بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت تەفسیری سوورەتی تەوبەیە ژیان بەسەر ئەبین لە لاپەڕە لە ئایەتی 36 و 37 رب العالمین سەرنجمان ڕائەکێشێ بۆ بابەتێک کە ئەویش بریتیە لە پەیوەندی عەبدایەتی ئینسانی موسڵمان بە گەردوونەوە. ئێمەی ئیماندار رب العالمین تەوقیتی عیبادەتەکانمانی نەداوەتە دەستی خۆمان، توقيت عبادة كان ماني ربط كردو بيوس كردو بقردونه. أفرمي ما يتبيروزا إن عدة الشهور عند الله 12 شهرا. جمارو أندازي مانجا كان للاي خوا جل جلاله دوانزا مانجا. أما لتشيا وتشون أم بريارا في كتاب الله لكتاب خوايا جل جلاله يوم خلق السماوات والأرض. هاد لو لحظيك خلق أسمان وزوي كردوا برياري داوة كالصال دوانزا مانج به ومانجي كردوا الدليل لسر أو مانجيك بسر مناطق أبر ديار زور كات ملحدان هند برسيار لا عوامي مسلمان أهروجين ئێوە تەنها مانگێکتان هەیە لە مانگی ڕەمەزانە، نازانن کەی بەڕۆژوو بن، ئێوە نازانن چی ئەکەن. هەندێک لەم بابەتانە لە ڕاستیە ئێمە خۆمان بۆ خۆمان مانگی ڕەمەزان بۆ خۆمان تەحدید ناکەین، ئەوە ڕەب العالەمینە مانگەکەمان بۆ تەحدید دەکات، ئێمە تەنها سەیر ئەکەین. و ئەم 12 مانگەی کە ڕەب العالەمین تەحدیدی کردووە بە درێژایی مێژووی ئینسانیەت، ئەم 12 مانگە بریتی بووە لە تعداد و ژمارەی ساڵەکان کە ڕۆژەکانی چۆن تیا جێ بکەینەوە و بە چەند ڕۆژ ساڵێک بەسەرمانە تێپەڕێ 12 مانگ کاتە چەندێک. هەموو ئینسانیەت لەسەر ئەمە متفق بووە، حتا ئەوانش کە تاریخی شەمسی و زاینیان داناوە بە هەمان چەشن ناتوان لە 12 مانگ تەجاوزکەن. ساڵ بڕیاری بۆ دراوە کە 12 مانگ بێ و ئەمەش هەر لە سەرەتای ئینسانیەتەوە بەم شێوازە. في كتاب الله هەندێک لە مفەسرین فەرموویان یعنی لە قورئان هەندێک فەرموویان ناوەڵڵا ئەم مەسەلەی 12 مانگە لە بەرەوەی زۆر قەدیمە لە لەوحی مەحفوظە خوا نووسیوەتی کە 12 مانگ ساڵ ئەکەمە 12 بەشەوە. هەموو عیباداتی ئێمە موەزعە بەسەر دووشتە، بەسەر خۆرە، بەسەر مانگە. هەندێک عیباداتمان مانگ تەحدیدی ئەکە، بنمونە حەجمان مانگ تەحدیدی ئەکە، خۆر بۆمان تەحدید ناکە. نوێژەکانمان کە ڕۆژانە جێبەجێ ئەکەین خۆر بۆمان تەحدید ئەکە. طبعاً خۆر و سێبەر لە هەندەسەی ئیسلامی و لە فەلسەفەی ئیسلامی زۆر قسە و باسی لەسەر کراوە. یعنی بڕواکەن لە کاتێک کە حەضارەی ئیسلامی ئەخوێنیتەوە سەرە سوڕ ئەبێنێ. یعنی تەسەوور کە ئەو مزگەوتانەی کە ئیبن سینا دروستی کردوون، ئیبن سینان نەک ئیبن سینان، يعني سر السر أمانة على وهاي تصميم كردبو لكاتي نوجي نيورويا سيبري بردر يا كوهاي لقات شخص يبو أو سيبرك وهابو كأنما كسر نيوجك أو ندي بالترتيب أو درجة ده أنا وإذاني خور لكيو ويوتشوني وبتشي وازك بويا تحديد كردني خور بالنسبة إيمو بو أويا كهلا همون روجك تولاني كم بينجار سيري قردونة كردبي. والله إنسان لنفسي خوي سيرك الله أبينه كجردون سيرك هر الله أبينه. يعني تور الرجانا سيري أو بكي درو بكي سيري أسمان كي خوي جورا أيوة سرنج الراكشة تبى فكري. بويا علماء هاتون له هندسة إسلامية وتيانا لباس السبرة تيانا أجر مناريك وكو برسيار كردو أنا للطلبة كان يعني تيانا أجر مناريك دان رابع مناريك برس شون أي بي كسيك وتويتين سلم دائنين قادر ما دائنين أي بيوين كسيك فرميانا بس سيبرا أي بي قلم يكيب سوق دابنه اشتيك دابنه بزانا السيبرا كي شنيكا مثلا أجر بقدر خويبو يا دو أوان دي خويبو
اعتیادی سێبەری منارەکە بپێوە ڕێک تحدیدی کە دوای دەرەچێ ئەزانی ڕێک مترەکە چەندێکە بەبێ ئەوەی سەرکەوی بەسەریە وەلحاڵ پەیوەندێکی بەهێز لە نێوان سێبەر و خۆر و مرۆڤ لەگەڵ عەبدایەتیەکانیان هەیە ئەنواع ئیشکالات لەسەر جۆری عەبدایەتی ئێمە ئیثارە ئەکرێ بەڵام ئەگەر سەری عەدلی خوایی بکەین ئەبینین ئەم ڕەبتەی ئێمە بە گەردوونەوە زۆر عەدلی تایە بەنمونە عەرزتان کەم ئەگەر ئێمە خۆمان بەهاتینایە یان بە دەقێک بەهاتایە مەسەلەن حەجی بۆ ئێمە تەحدید کردایە بخستایەتە هاوین یان ڕەمەزانی بۆ بخستایەتە هاوین بۆ نمونە وڵاتی وا هەیە لەو کاتە 3 ساعات بە ڕۆژوو ئەبێ وڵاتی وا هەیە 24 ساعات لە 24 ساعتەکە 19 ساعاتی بە ڕۆژوو ئەبێ تەسەوور کە جۆرێک لە ناعەدالەتی دروست ئەبوو بەڵام ئێستا بەسەر هەر هەمویانە ئەسوڕێتەوە هەر ئێمە خۆمان لە وڵاتی خۆمانە لە 33 ساڵێکە حوالەی 33 ساڵ زیاتر دیقەت ئەدەی جارێک تەواوی وەرزەکان ئەبینین لە ڕۆژوە هەم تەمرینێکە بۆ ئینسانی موسڵمان علەما ئەفەرمون تایبەت غەزالی ئەفەرمی ئینسان گوناه زۆرەکە بە هاوی نائیکە بە بەهارە ئەیکە بە زستان ئەیکە عیبادەتەکان تەوزیع کران بەسەر کاتەکانە بۆ خوای گەورە لە هەر هەمووی ببوورێ بۆیە هیچ چرکە ساتێکی تۆ نییە کە لە حەزوری خوایە ئەوەستی نوێژتیان نەکردبێ هیچ چرکە ساتێکە نییە ئەگەر خوا عومرە درێژکە تۆ ڕۆژووتیان نەگرتبێ ڕۆژەکانت یا گرتووە لەو دەقەی ڕۆژوو لەسەر فەرزە بێ 39 ساڵ بەسەر تا تێپەڕی تۆ هەموو ڕۆژەکان لە ڕۆژەکانی ساڵ تۆ تیا بە ڕۆژوو بووی گەرما بوو بێ سەرما بوو بێ درێژ بوو بێ کورد بوو بێ ئەو وڵاتەی کە ئەبینی 19 ساعات ئەم ساڵ بە ڕۆژوو بوون کاتێک تر ئەبینی 3 ساعات 4 ساعات بە ڕۆژوو بوون جۆرێک لە عەدلی ئیلاهی لەو مەسەلەی تەوزیعاتە هەیە کە لە دەستی خۆمانە نەبوو لای ڕەب العالەمین و لە نوێژەکانیشا بە هەمان چەشن لەوە ئەچێ مەسەلەن ئەگەر حەجمان لە کاتی گەرمایە دابنایە ئەوانەی کە لە وڵاتی ساردەوەیان زۆر بە زەحمەت بیان توانای حەجکن بەڵام ئێستا حەج لە هەموو مۆسیمەکانە یەتە پێشمان و ئەیکەین و جێبەجێ ئەەکەین چونکە مانگ بۆ ئێمەی تەحدید ئەکا کەی حەجکەین و حەج نەکەین ئەم 12 مانگە کە ڕەب العالەمین بۆ ئێمەی داناوە یەومە خەلەق السەماوات والأرض لەو کاتەوە ئەبێ ئاگامان لێبێ فقهێکی ئیسلامی زۆر گرنگ هەیە منها 4 حرم 4 مانگمان هەیە 4 مانگ ئەم 4 مانگە پێوتێ مانگی حرام جەنگ تایە حرامە بڕواکەن لە هەندێک قسەی عولەما ئەڵێن گوناه تایە دووقات و سێقات ئەمەی کە لە شتە فەرامۆشەکان لای ئێمە ئەم 4 مانگە چین سێرکن مانگێکیان ذوالقەعدەیە بۆ پێوتراوە ذوالقەعدە یعنی یەقعودون عن الحرب لە جەنگ دائەنیشن جەنگ ناکەن یەکیان پێوتێ ذوالحیجە چونکە حەجی تیا ئەکەن جەنگی تیا ناکرێت یەکیان پێوتێ محەڕەم هەر خۆی ناوەکەی بەخۆیەوەتی یعنی جەنگ تیا حەرامە چوارەمیان پێوتێ ڕەجەب وشەی ڕەجەب يعني تعظيم عرب بقوريان أزاني أو مانجا ولما وتوانا 3 سرد و1 فرد سي مانجان سردن لبنا يكان مانجا كان بجاية كالرجبة لكردواري خم أنا نايو الرجب ينابو رجب الله شو قالين لمانجا رمضان إنسان أقل الرجب وتوبنك أفرير رمضانك إما الرجب من هي شوال من هي رمضان من هي بشواليشان بشعبانيشان أود أنو كل مانج رجب مانه شعبان مانه رمضان مانه أنو رجب الله كل مانج رمضان طبعا أجتول الرجب فري خود نكوي توبة كيتو بقريتو ورده للشعبان لكل مانجا فري خود كي شيء براءة أكويته أبي فري رمضان نكوي كاتب خود أزاني لبزحوت رمضان يشت توبيك نصوح نكلو يا دل نجراوته بوي أفرمي لسلفي صالح 6 مانج وداعي رمضانيان أكر 6 مانج استقبال رمضانيان أكر مانج الرجب كجيا كراوته لما كان يتر حرمتي تابتي خوي دراوته تنانت جنگ تيا ممنوع بو لمانج رمضان ممنوع نيا جنگ بس لمانج الرجب ممنوع لمانج محرمة ممنوعة لمانج ذي القعدة وذي الحجة ممنوعة منها 4 حرم لو دوان زمانجا 4 مانج تيا حرم حرامك جنگ بكري محمد متولي الشعراوي أفرمي أجر حياتي إنساني مسلمان هموي جنگ بوايا سلم سودكي نأمة رب العالمين 4 مانجي دانا ولو 4 مانجي نابي كسي مسلمان جنگ إلا ما أجر كافر زوري وبينك دواتر باسيك
تقديري أيام كان روج كان كام روج جوري كام مان جوري حوي بدس رب العالمين أخوي ما حدش ما بدزني رب العالمين ما يجي رمضان التقدير كله ما يجي شيء جورا هم أنت يا برجين ما يجوري أزاني هندي أيام روج عشر ذي الحجة مثلا ليالي قدر أماني إخوة تفضيل دوت الروج الجمعي بجورة دانا وشوي براتي بجورة دانا روج لدايقوني في غمري إخوة صلى الله عليه وسلم كروج دوشمان أكا كلا بخاري شريف وجاري خوشوي اسمان بالرجوع والرجع كي دوشمان بويان بود دوشمان بينشمان بالرجوع أبين أعمال كان ما لبينشمان أبرزبته إلى دوشمان إشاء برسياريان لكن وتيان أي خوشوي استوى دوشمان بالرجوع أبي فرمي ذاك يوم ولدت فيه أو الرجع كتيا لدايق بوم بويتيا بالرجوع أبم وتتفضيلي أيام كان ما بس هرهم بدس رب العالمين كام جورأك كمان أساي أكاتو رب العالمين قرر لسر أمانة أدادو بالريال نسر أدا غزالي أفرمي ويزق كان بو عبدايتي إنسان أجر همون روجا كان هيس فضيلتي أنه وكو يقبونا إنسان تمال أبو تمال بلام سيركي لحفتيك الروجي جمعية تبيشو تو أزاء بيتو دوشمية تبيشو بينشمية تبيشو شون للروجكتا توزيع كراوة نيجي بياني أكي نيورو أكي عسر أكي إوار أكي عيشة أكي هر جاري نشاطك بوتو دسبي أكاتو بهمان شواز لحفتيا بهمان شواز لمانجا أيامي بيضت هي دواتر للصالة مثلا مانجا رمضان وشان روجكت هيك أيامي فضيلته قوريين همو أمانة بدس رب العالمين في كتاب الله يوم خلق السماوات والأرض شون أمانة همو تفضيل كان يعني بدس خوايا أو تشوار مانجا حرامش بدس رب العالمين أخوة خوي منعي كردوه ليه رأيك سرف ذلك الدين القيم شكو عرب بهمان شواز أم تشوار مانجان أو أكرت بقورة أزاني شريانتيانا أكل رب العالمين تنبيه مانك أقاتان ليبي أم تشوار مانجان ربطي بعربة ونية ذلك الدين القيم أو دين الراجراوي هروردقار لسر زويا كأبي أو تشوار مانجا حرمتي تايبتي خوي هبي إن جاء فرميه فلا تظلموا فيهن أنفسكم نكن ظلم كان لنفسي خوتا أليرا تنبيهك لطافي قرآني زور جوان هي فرموي باسي دوانزا مانجا كيكر فرموي منها لدوانزاك 4 حرم باشا تشواريان مانجي حراما كتشي ليرة أفرمي شي فلا تظلموا فيهن شوازي الصيغة كي فرموا فيها فرموا فيهن علماء فرمون شوكا مسألة ظلم لنفسي خود ربطي بتشوار مانكا والنية لتشوار مانكا قناهي زياتر إقا بلان فلا تظلموا فيهن أنفسكم ظلم لنفسي خود أنك لهر دوان زمانكا كأقاتان ليبه راستا أم تشوارا فضيلة تايبد من دي خوان هي بلان كل أيام همو أيام كانوا همو ليالي كان همو هي خوايا جل جلاله أقاتان لبي ظلم لخوتان نكن أي باشا إما لتشوار مانكا أقر كافرو بيدين هيرشيان بو هنا إما تشي بكين أقر بزور جنجيان لقلاكين إما تشي بكين يعني إما هر دستوستان بوستين بران أول ليه ماندن حتى لقرمي جنگا بي لقرمي فتحا بي قيشت أي ما كان حرام أوستي جنگا ناكي شاورئكي حتى ما كان حرام توابي إنجا جنگ دس بيكاتو بلام أجر كافر هيرشي هنا بو يكسر لدواء وفرمي وقاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة رحمتي خوال النسفي بي الله كافة حالة طبعا حال لزماني عربية حال من هي لفاعل حال من هي لمفعول الله الليرة احتمالي هردو كانك يعني قاتلوا المشركين إما دارن إيوه هموتان بيكو كافك بو فاعلك أقرته هر هموتان جنگ كان بيكو برون بو ميداني جنگ وكزدوا نكوي يعني قاتلوا المشركين كافة أو مشركانك مقاتلية وكانوا جنگتان لقلاء كان رحميان بينا كان كافة هر همويان برانبريان بوسنوا لهر همويان لقل هر همويان جنگ كانوا ليان نترسن واتأكري كافة حال ببو إيمان داران أكري حال ببو مشركان بو هردو كان وكو يكا قاتلوا المشركين كافة أم كافة تشبوا وكبيك قاتلوا إيمان داران تشبوا مشركين بهر يكشد أكاد يان مشركان هرهمو جنگ لقلاب كان يا خوتان هرهمو بچن جنگ كان ليرة ميو سرنجتان بو وراب كيشم كجاري كتير لمحاضرة كعرزم كردون ورد كاري قرآن زور قرنگ ليرة نافرم بچن مشركان بكوجن أفرمي قاتلوا جنگيان لقلاب كان قاتلا بابي مشاركة العربية واتتو لقل كسيكا برابري أكي
بابي مشاركة أو هاية مثلا الله قاتل زيد وعمر ئەم دوانە پێکەوە جەنگکەن هەردووکیان مشارەکەیان کردووە لە جەنگەکە لێرەش کە ئەفەرمێ قاتلوا المشركين كافة جەنگ کە لەگەڵ مشرکانە کافە مەبەست ئەوەیە مشارەکە ئەوانیش جەنگ لەگەڵ کەسێکاکەن کە جەنگی لەگەڵاکە ئەمە پێچەوانەی ئەو فەرمایشتانە نییە کە باسی ئەوەکە ژن مەکوژن مناڵ مەکوژن پیر مەکوژن مەسەلەن ئەو کەسی ئەهلی حرفەتە کەسابەتە مەیکوژن چکەوانە بازار ئەجوڵێنن یان ئەهلی سەومەعە و با بڵێن قسیس و ئەمانە مەکوژن ئەوانەی ئەهلی دیانەتەکانن با دیانەتی خۆیان بکەن ئەمە لەگەڵ ئەو فەرمایشتانە هیچ مانیعێک لە بینیانە نییە تەعارضێ لە بینیانە نییە چونکە باسی جەنگین ئەکا لێرە وشەی جەنگین بریتی ئەبێ لەوەی کە ئەو کەسەی کە توانای جەنگی هەبێ لە بەرامبەریە چونکە موسڵمان عەرزم کردوون کەسێکی لاواز نییە پەلا ئەمار بدا ژنێک و مناڵێ بکوژێت و ئەوانە نییە کەسی موسڵمان زۆر شەهامەتی بەرز لە جەنگا کێ زۆر پیاوە بەرامبەری ئەوسێ لەگەڵەوە جەنگەکە ئەم نەزڕەی کە لە فکری ئێمە هەبێ هەرچی کافرە بە مناڵ و گەورە و بچووکە و بیکوژەوەنە ئەمە نەزڕێکی ئیسلامی نییە لە ئیسلامە ئینسان زۆر بەڕێز بۆیە ئەفەرمێ قاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة واعلموا أن الله مع المتقين نافرمي ئەگەر ئێوە لە مانجی حرامە و کافر هێرشی وەنە جەنگتان کرد خوا لەگەڵ ئێوە و نەسرەتان ئەدا ئەڵێ خوا لەگەڵ متەقیەکانە چونکە نەسرەت وەکو زەمەخشەری ئەفەرمێ متعلقە بە تەقوای تۆ چەندێک خوا نازبی ئین تەنصروا الله ينصركم هەر تۆ بچی بڵێ وەڵا بەبێ تەقوا و بەبێ دینداری و بڵێ وەڵا کاکە جیهاد ئەکەم لە پێناوی خوش سەرمەخە سەرد ناخە ئەبێ فعلەن پەروەردەکراوی ڕۆحبی فعلەن ئەهلی تەقوابی لە زمانی ئیمامی عومەرە گەنجێک هات بۆ لای موسەنا ئەفەرمێ هەندێک ئاڵتوونی بەدەستەوە بوو لە دوو گۆزەیە دای نابوو تەواو ناڕەحەت بوو لار و ئاوا خواری ئەکردەوە کە هێنای ئەڵێ هەر هەموو هێنا داینا ئەڵێ موسەناژ ئاوا سەیری کرد وتی ئێمە چەندێکە بدۆ بۆ خۆت وتی ئەمیری ئیمانداران ئەگەر بمبردایە بۆ خۆم هیچی نەگەیشتە ئێرە واللهی سەیریشم نەکرد ئەوە هێنام سەری ئەم پەروەردە بەهێزەکە دواتر نامەی نووسی بۆ ئیمامی عومەر قەراری دا پاداشتی کە چون پرسیاریان کرد بەناو شوێنەکانە گەڕان هەتا ئێستا لە تاریخە ئەو مێژووی ئەو گەنجە دیاری نییە وتیان لێم خێمەتا بووە کە چون سەیریان کرد کەلوپەلی جەنگەکەی لەوێ دانراوە وتیان واللهی ئەو جەماعەتەی لێ بوون واللهی گەنجێک بوون نازانین هاو بۆ جیهاد لێرە ئەم شتانەی پێبوو لەبەری کرد و جیهادی خۆی کرد و دوای گەڕا ون بوو خۆی ون کرد نازانین کێ بوو چی لێ هات ئەم پەروەردەی تەقوایەوە ها ئەکا کە ئینسان ڕاگرێ ئەم پەروەردەی ئاوای لێ ئەکا کە کەسێک تفێک بکە لە ئیمامی عەلی و ئیمامی عەلی خەریکە بیکوژێ ئەوەستێ چونکە بەشی نەفسی خۆی تێکەوێ تەنها خالیسەن لە بەرخاتی خوا جیهادەکەی جێبەجێ کرد بۆیە بابی جیهاد و قیتال بابێکی زۆر گەورەیە ئەگەر تەقوای لەگەڵا نەبێ نەسرەتیشی قەت لەگەڵا نابێ بۆیە زۆر پێویستە فەردی موسڵمان دامەزراوێکی زۆر تەواوی هەبێ لە ڕووی دینداری و خواناسیەوە حەڵاڵ و حرام جوان تێگەیشت بێ اینجا ئەو کاتە خوای گەورە چاوەڕێ ئەوەکە کە ڕەب العالەمین نەسرەتی بدا ئەگەر نەفەرقی نییە ئەگەر ئێمە خوێن بە حرام بڕێژین و بەرامبەرەکەمان بە هەمان شێواز و ئەو کاتە هیچ جیاوازێکمان لەگەڵ کافر و بێدینە چی ئەبێت ئەگەر ئەم تەقوا و ڕۆحەی ناخمان نەبێت ئینسان کە ئەڵێ عەدالەتی خوا لەسەر زەویا جێبەجێ ئەەکەم ئەبێ ما ئەناسرێتەوە بۆیە لەم ئاەتە پیرۆزە نافەرمێ ئێوە جیهادکەن و منیش نەسرەتان ئەدەمێ ئەڵێ بزانن کە خوا لەگەڵ ئەو کەسانەیە کە تەقوادارن واتە ئەم معیەتی خاصی پێ ئەوترێ دوو جۆر معیەتمان هەیە معیەتی خوا لباسي أسماء وصفاتها معيتي عام من هي أخوة لقال همو كسيك هي معيتي عام ومعيتي خاص من هي تايبت منت لقال متقي كان هي بفضل خوي وبقوري خوي طبعا أم عادتي شوار مانجا لأنه مشركين قريش شبه ما شواز هي بيشتريش هرهبوا لدين إبراهيم عليه السلام هي بلا مشركين قريش هات نشتكيان طبعا أم شوار مانجا بلا وان شو برز هر خويانا وكان يعني ذو القعدة وذو الحجة محرم والرجب وأمان دانا أفرمي هاتن برياري شيان دا أجر بهاتا شكا طبعا بشيكي زور للعرب مشركين عرب لسر تشيجي يعني بسر بلو غاراتاني كأن كد لو هيرشاني كأن كد وشتيكي عند سك
زۆرێک لەمانە کە ئەم هێرشانیان ئەکرد و شتێکیان دەسەکەوت هەندێک جار کاروانێکی زۆر جوان ئەهاتە بەردەمێ بەڵام مانگی حرام ئێمە چی بکەن تازە خۆ مانگی حرامە هاتن فێڵێکیان دۆزیەوە پەلامارەکەیان ئەدا ئەیان گرت دوای مانگێکیان تەعویزە کردەوە مەسەلەن لە مانگی محەڕەمە ئەیان بینیەوە تا کاروانی هاتوۆتە بەردەستیان و کاروانیش بە سەلامەتی هاتووە چکە مانگی محەڕەمە ئەزانێت کەس هێرشی بۆ ناکەن ئەنوو بەخوا ناوەڵە بە هێرشی بۆ بکەین دوای کورە قەزای ئەمە ئەکەینەوە پەلاماریان ئەدا دوای لە ڕەمەزان ئەیان لە ڕەمەزانە جەنگ ناکەین دوای شیان ئەکرد ساڵێک چوار مانگەکەیان بە کامیلی خۆیان ئەگرتەوە جەنگیان نەئەکرد لە ساڵی ئایندەیە هیچ گویان نەئەدایە ئەیانوو کورە ساڵەکەیتە تەعویزی ئەکەینەوە خۆی گەورە باسی ئەم واقعەمان بووە کە ئەفەرمێ ئینەمە النەسیء زیادەة في الكفر دواخستنی مانگەکانی حرام ئەمانە خۆیان کافر بوون کوفر لەسەر کوفرە ئەوە زیاتر کافر بوون پێی بەڵگەیەکی بەهێزترە لەسەر کافر بوونیان و ئیمان نەبوونیان بەو ئەیامانە بۆ يضل به الذين كفروا شيطان گمڕای نافەرمی يضل فەرمی يضل بنا مسؤولة شيطان أماني قمرا كردبو يحلونه عاما ويحرمونه عاما أتون مانجيك صالك حلاليان أكرد صالك إيش حراميان أكرد لسر خويان صالك شوار ما أكرد جنجيان أكرد صالي دوات الجنجيان أكرد أتون بما كان تعويضيان أكردو بو أمان أكرد ليواطئوا عدة ما حرم الله أهاتن بۆی موافقەکەن لەگەڵ ئەوەی خوا حرامی کردو ئەمان جبڵن کاکە خۆمان پاراسوە لە حرامی خوا بۆی ئەم موافقەیە بکەن ساڵێک ئەهاتن حرامەکەیان نەئەکرد خۆیان لێ دوورە خستەوە ساڵی دووەم جێبەجێیان نەکرد طبعاً ئەمە هەڕەشەیەکی زۆر گەورەشە تەنها بۆ ئەم مەسئلە نییە ئینسان جاری وا هەیە شەیطان زەفەری پێ ئەهێنێ لە گوناهەکانە وەڵا من مانگی ڕەمەزان ئەم گوناهان ناکەم دوای ڕەمەزان دەست پێ ئەکەمەوە کورە دواتر خۆی گەورە ئەم بورێ مانگی ڕەمەزانە تااقەتم نییە بە ڕۆژوو بم کورە دوای قەزای ئەەکەمەوە نوێژەکە تااقەتم نییە با بەسەرچی کورە دوای قەزای ئەەکەمەوە ئەم صفەتە صفەتی کافران إنما النسيء زيادة في الكفر ئەم دواخستن و قەرەبووکردنەوە عزرێکت هەیە نوێژەکەت ئەڕوا قەزای ئەەکەیتەوە ڕۆژەکەت ئەڕوا قەزای ئەەکەیتەوە حەجەکەت بۆ ناکرێت قەزای ئەەکەیتەوە بەس بابەتی ئەوەی کە خۆت بەدەستی خۆت شتەکە بچوێنی بڵێ قەزای ئەەکەمەوە ئەمە صفەتێکی کافرانێ بوي أفرمي إنما النسيء زيادة في الكفر الشيطان وإليه كذبون يضل به الذين كفروا يحلونه عاما ويحرمونه عاما ليوافقوا عدة ما حرم الله بؤوي موافقة ليواطئوا يعني ليوافقوا وموافقة لقال أوي كخوا حرامي كردوا فيحلوا ما حرم الله أوي كخوا بحرامي كردوا أمن حلاليا أكرد زين لهم سوء أعمالهم شيطان ئەم کردوانەی لەلای ئەوان ئەم پیسە کردوانەی لە ئەوان جوان و شیرین کردبوو تا بچن ئەم کارە بکەن والله لا يهدي القوم الكافرين خوای گەورە قەت هیدایەتی قەومێکی کافر نادات چەند سەرنجێک لەسەر ئەم ئاەتە پیرۆزە إنما النسيء زيادة في الكفر ئیمامی شافعی قسەیەکی هەیە مەقولەیەکی مەشهور ئەفەرمێ الإيمان يزيد وينقص إيمان لدلي إنساني إيمان دارا زيادة كمكة كما أن الكفر يزيد وينقص هرسون كفر زياد كمكة أو تأخوي قرأ فرميتي إنما النسيء زيادة في الكفر النسيء دواخسني ما كان ماجي حرام كان بو ما كان يترون زيادة لكفر بنص القرآن شون كفر زياد كمكة إيمان جبه ما شو زياد كفرك ممكنك خابو كافر همو إما بيك تشاو سير ناكي كافرك هي كفرك أهون ترى هي أنا شرير ترى خراب ترى منافق من هي مشرك من هي كافر من هي ملحد من هي هم أحكام خوي جواز بويا إمام الشافعي أما كانت الدليل لسر أويك الإيمان يزيد وينقص كما أن الكفر يزيد وينقص إيمان هندجال لإنسان زيادة كهوش من بما من هس بيكر وجاري وهي بهيز أبي لإيمان داري حزكي نيجي زياتر كي ذكري زياتر كي طاعتي زياتر كي أو قد زاد إيمانك هند جارش تمل وسست أبي توشي فتور أبي أو قد نقص إيمانك لا وازب ولا دليتويا بيست بهز كرنا وبشحن كرنا وبتعزى كرنا ويأتي والله لا يهدي القوم الكافرين سبحان الله عقل إنسان بخاطة يكتوز بخاطة كار أزانيه أمشتل شويني خوي لا بي لكلامي خوي لقصي خوا أما هلا يكي زور قوري بلام أم هدايته كورة بي لمشكي إنسان
كفر وای لێ ئەکا کە تەواو ئەم حەقیقەتە نابین بۆیە والله لا يهدي القوم الكافرين خوای گەورە هیدایەتی قەوم و گەلانێک نادا کە کافر. ئەم ئاەتە پیرۆزە کورت و پوخت تەحدیدی مانگەکانی بۆ ئێمە کرد. پێی وتین کە سەیری ئاسمان کەن والقمر قدرناه منازل کردنەوە بە منازل ويسألونك عن الأهلة پرسیاری مانگە لێکەن 10 دقەی بە شێوازێ دەرەکەوێت قل هي مواقيت للناس أو وقت إن الصلاة كان على المؤمنين كتابا موقوتا خوا نوێژەکانی بە وەقت تحدید کردو بۆ ئێوە وەقتەکانیش بە شەمس تحدید کراوە توقیت کراوە. ئێمە سنەی پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم زۆر پێویستە بۆ تەفسیری ئەم ئاەتانە. ئەگەر سنەی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم کۆن دێ بەناو قورئانی و ئەوانە ئەڵێن قەت چوارمانکەمان بۆ تحدید ناکرێت چکە لە قورئانە باسی چوارمانکە نەکراوە هەر ئەڵێ منها 4 حرم مهم 4 مانگ تۆ لە 12 مانگەکە جەنگ مەکەیتەوە ئەوە خۆشەویستە کە بۆی تحدیدکردن ئەو 4 مانگێ. یان مەسەلەی توقیتی نوێژەکان إن الصلاة كان على المؤمنين كتابا موقوتا کێ بوو بۆی باسکردین کە توقیتی نوێژەکانمان ڕەبتی بە خۆرەوە هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. بۆیە قورئان و سنە پێکەوە تەواوکەری یەکترن نەک معارض بن لەگەڵ یەکترا وەکو ئەو مەفهومە سەقەتەی کە ئەو جەماعەتانە هەیەە. خوای گیان ئێمە ئەم شەو لەژێر سێبەری ئەم ئاەتە پیرۆزانە دانیشتین و ئۆقرەمان گرت یا ئیلاهی ئەم ئاەتە پیرۆزانە بیکەرە نور و ڕووناکیەک لە دڵمانە جێگیریان بکە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە ئەم ئاەتانە بکەرە بەرەکەت و نور و ڕووناکی بۆ ماڵەکانمان خوای داوا لێ ئەەکەین ئەم ئاەتە پیرۆزانە بکە ڕووناکی ناو گۆڕەکانمان خوای گیان ئەم ئاەتە پیرۆزانە بکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان بەهۆی ئەم ئاەتە پیرۆزانەوە بەرزمان کەرەوە لە بەهشتا یا ئەکرەمە الئەکرەمین خوای داوا لێ ئەەکەین ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا ئیلاهی ئێمە عیبادەتێکی جوانمان نییە بەرزیکەینەوە بۆ تۆ تەوەسولی پێ بکەین لە بەردەمتا تەنها ئەوەندەمان هەیە یا ئیلاهی بە زەلیلی خۆمان هانا بۆ تۆ بەرزکەینەوە و داوا لێ بکەین بەخوا پەروەردگارە تەنها ئەومان هەیە دڵمان پڕە لە خۆشەویستی بۆ تۆ بەخوا ئیلاهی قورئانەکەی تۆمان خۆشەوێ بەخوا ئەگەرچی گونەهبار بین محەممەد المستەفامان صلی الله عليه وسلم خۆشەوێ دەیا ئیلاهی بەو مەحەبەتەی دڵمان داوات لێ ئەەکەین ئەوەی چاکە بۆ دین و ژینمان ئەوەی چاکە بۆ دنیامان بۆ دینمان یا ئیلاهی پێمان عەتاکە ئەوەی خراپە بۆ ژیانمان بۆ ئاخرەتمان یا ئیلاهی پەنامان بدە و دوورمان خەرەوە لێ یا رب العالمین. خوای گیان ئێمە لەم ڕۆژە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کاتێک زیاتر بێکەسین تەنها تۆمان هەیە یا ئیلاهی بەهانای ئەم ئومەتەوە وەرە دڵمان یەکخە ماڵمان یەکخە بەهێزمان کە بەسەر کافرانی جیهانە زاڵمان کە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین فتنە و تەفرەقە لە نێوانمانە مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامەزراومان کە لەسەر ئەم دینە عاقبەتمان پڕکە لە خەیر خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین زەلیلی دەستی زاڵمانمان مەکە خوای گەوزاوی ناو گوناهەکانمان مەکە ئەو ڕۆژەی کە بە لیقای تۆ شا دەبینەوە یا ئیلاهی بیکەرە باشترین ڕۆژەکانی ژیانمان یا ئەکرەمە الئەکرەمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە باشترین ڕۆژ و چاکترین ڕۆژە ڕۆژێک کە پڕە لە عیبادەتەکانمان یا ئیلاهی لەو کاتا بە حەزوری تۆ شاد بینەوە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه من الشيء أجبوري وخوي لمن خبلك